لسر دەستکەفتên serhildan û raperîna gelê Kurdistanê ji 5 Adarê heta bûye 20 Adarê ku Kurdistan li jêr destê rejêma behsa diktatûr rizgar kirin û serê xwe netewandin. Ji bo vê armancê jî xelkê Kurdistanê bi hemû netewe û ûl û jin û mêrve bi hizaran qurbanî dan û bûn pîla li hemberî çekê dijmin û destkeft jî evin yên ku roja evrû em tê da. Hêjan ez li ser vê mijarê û serhildanê Diktor Emer Nûreddînî çavderê siyasî û ku xelkê raperînê ye jî zêdetir pêra daxivim. Diktor tu bi xêr hatî. Ez ji peyama Serok Barzanî dest pê dikem. Xelkê Kurdistanê li hemberî nedadiyê û nedadiyê û nedadperweriyê tu carî serê xwe netewandiye û qebûl nake. Tu vê peyamê di Kurdistaneke di nava aloziyên Iraqê, Sûriyê, Tirkiye bi giştî rojhelata navîn da ji bo gelên din çawa dinirxînî. Ku gelê Kurd wiha ye nedadiyê qet qebûl nekiriye wê qebûl neke. زۆر سپاس دەستپێک ساڵیادی ڕاپەڕین لە تەواوی گەلی کوردستان و لە ئێوەش پیرۆز دەکەم. لە ڕاستیدا ئەو پەیامەی جەنابی سەرۆک کە تەکیدی لەسەر ئەوە کردووە کە گەلی کوردستان لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوش ژێردەستەیی و نادادپەروەری قبوڵ ناکە، ئەمە لە ڕۆحی ڕاپەڕینیشدا ئەمە بەرجەستە بوو. ڕاپەڕین یەکێک لە هۆکارەکانی ئەوە بوو کە گەلی کوردستان بەگشت داگیرکاری و ستەم و نەعەدالەتیدا چۆوە. هەروەها یەکێک لە دەستکەوتەکانی ڕاپەڕینیش بریتی بوو لە ڕزگاربوونی گەل و نیشتیمان دواتر گەیشتن بە ئازادی، ئازادی ئاینی، ئازادی سیاسی، ئازادی کۆمەڵایەتی، ئەوەی تا ئەم ساتەوەختەش لە هەرێمی کوردستان دەیبینی. دواتریش لە فۆرمێکی گەورەتردا مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەلماندوویەتی تا گەلی کوردستان تا نەتەوەی کورد بە ماف و ئازادیەکانی نەگە و ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نایەتە دی. لە دوای ڕاپەڕینیش ئەم تێگەیشتنە دەبینین کە یەکێک لە دەرەنجامەکانی ڕاپەڕین بریتیە لە بە نێو دەوڵەتی بوونێکی نوێی دۆزی کورد کە بە تایبەتی خۆی لە بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا دەبینێتەوە. لەم بڕیارەدا ڕێک پەیوەندی کراوە لە نێوان مافە ئینسانی و مافە سیاسیەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. واتە هۆکارێک کە وای لە کۆمەلگای نێودەوڵەتی کرد کە بڕیاری 688 دەرکە بریتی بوو لە پێشێلکردنی ماف و ئازادیەکانی گەلی کوردستان و نەهاتنەدی ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی لە ناوچەکە بەبێ ئەوەی کە گەلی کورد بە مافەکانی بگات. پاشی ساڵ 1991 و ڕاپەرینا گەلێ کوردستانê دەستکەفتên milletê Kurd li başûrê Kurdistanê bêhejmarin nayêne hesabê ji wan e hikûmet, Perlemanê Kurdistanê, helbijartinên azad, raya giştî ev hemû rastiye li berçavê xwe dîtin. Kurdistan di nav Iraqekê da ku rejimeke diktatûr têda bû. Di wê demê da çawa bû destkeft çawa hatin nirxandin? بەڵێ یەکێک لە دەستکەوتەکان تۆش ئاماژەت پێدا بەڵام پێویستە زیاتر لەسەری بوەستین بریتی بوو لە دامەزراندنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان. قوارەی سیاسی هەرێمی کوردستان مەبەستمان پێ لە دایکبوونی پەرلەمانی کوردستان و پاشان حکوومەتی هەرێمی کوردستان و دواتر دەرچوونی قەرار بەوەی کە ئەم کیانە سیاسیە دەسەڵاتی تەشریعی خۆی دەبێت، دەسەڵاتی تەنفیزی خۆی دەبێت، دەسەڵاتی دادوەری خۆی دەبێت. دروستبوونی ئەم قوارە سیاسیە کە ئێستا بۆتە قوارەیەکی سیاسی دەستوریش بەپێی دەستوری عێراق یەکێکە لە دەستکەوتە هەرە مەزنەکان کە بۆ گەلی کوردستان بەرهەمی شۆڕش و ڕاپەڕینەکان بوو، بەڵام ڕاپەڕینی ساڵی 1991 ئەو وێزگەیە بوو کە خەبات و تێکۆشانی شۆڕشگێڕانەی گەیان بە دەسەڵاتی سیاسی. لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە دەمێ ئاماژەی پێ بدەم لە ڕۆژانی ڕاپەڕین لە شاری کۆیە جەنابی سەرۆک بارزانی وتارێکی مێژووی سیاسی پڕ لە مانا پێشکەش دەکات بەوەی کە
ڕاستە ئێمە لە ئەنجامی خەبات و تێکۆشان و شۆڕش و ڕاپەڕین گەیشتین بەدەسەڵات بەڵام دەمانەوێ لێرە بەدواوە هیچ سیغەیەکی معەن لە حکومڕانیەتی بەسەر گەلی کوردستاندا نەچەسپێنین بەڵکو دەگەڕینەوە بۆ ڕای گەل ویستی گەل و ئیرادەی گەل دەکەین بەسەر چاوەی دەسەڵات واش کرا ئەوە بوو کە بەرەی کوردستانی و هەموو حزبەکان بەیەکەوە یاسای هەڵبژاردنیان دەرچواند و لە ساڵی 1992 لە مانگی 5 هەڵبژاردن ئەنجام درا و پەرلەمانی کوردستان لەدایک بوو دواتر حکوومەتی هەرێمی کوردستانیش دامەزرا کە ئەمانە هەمویان وەرچەرخانی گەورەی پەرلەمانای سیاسی و تاریخی و قانونین بۆ هەرێمی کوردستان. بەێ باشە دکتۆر عومەر تو خەڵکێ بێژین کوڕێ دەڤەرە ڕاپەرینی و سەرهەڵدان ژوێرە دەست پێ کرد تو دکاری بەحسێ بیرهاتنێکی بچووک ji بوومە بکە وان چاخات چاوە بوو. بەڵێ ڕۆژی 5 ئازار من شەوەکەی لە ڕانیە بووم سعات 5 بەیانی گەڕامەوە بۆ دۆڵی بازیان ئێمە لەوێ دەستەی سەرپەرشتی ڕاپەڕین بووین خۆی ڕێنمایی ئەوە بوو کە حوتی مانگ بکرێ ئێمە گەڕاینەوە بۆ ناوچەی خۆمان کە حوتی مانگ دەست پێ بکەین بەڵام ڕۆژ لە ڕانیە پێشکەوت ڕۆژی دواتریش ئێمە لە کۆمەلگا زۆرێملەنەکانی دۆڵی بازیان لە 6 مانگ ئێمە ڕاپەڕینمان ئەنجامدا چ شار دەکرد بڕاستی مەراق دکەم کووردا ژن و مێرڤە ڕاستیەکی مێژووی هەیە کە لە پەیوەندی و لە بوونی ڕێنمایی لەلایەن سەرکردایەتی بەرەی کوردستانی و حزبە سیاسیەکان شانەی چەکداری ناخۆ دامەزرا بوو ئەم شانە چەکدارانە بەشێکیان لەو چەکدارە نەبوون کە لەگەڵ حکوومەت بوون بەڵام هەڵوێستی نیشتیمان پەروەریان هەبوو چەکی ئەوان زۆر سوودی لێوەرگیرە دواتر ئەوەی کە وتت یعنی بیرەوەری ڕۆژی 6 مان کە ئێمە لە بازیان ڕاپەڕینمان کرد دوای گرتنی مەرکەز شۆرتە شەهیدێکماندا بە ناوی شەهید ڕەوفکانی توی کە قوتابیش بوو دواتر من بۆ خۆم مەسەلەن خەڵکی مەدەنی و سیڤیلم بینی بارانیش دەباری ئافرەتان بەشدار بوون بە بەرد بە قوڕ بە هەر شتێکی لە دەستیان باە بارەگاکانی ڕژێمیان دەکرد بە ئامانج یعنی ساتە وەختێک بوو کە لە ڕاستیدا ئەوەی کە پێشتر دەوترێ مەسەلەن خەون بوو بۆ واقعە ئێمە ئەو چرکە ساتانەمان بینی من ڕۆژانی بەشداریکردن لە ڕۆژانی ڕاپەڕین لە شێوەی بیرەوەریدا باسم کردووە ڕەنگە دەرفەت نەبێت لێرە ئاماژە بە هەموو بیرەوەریەکان بدەێت ئەس دشێم دچاوێن تەدا گەلێک تشتا ببینم دشێم ڕۆندکا ببینم ئەس ژی هەستیار بووم بە گوتنێن تا بڕاستی لێ مخابن دەمێمە زێدەنی نەکو ئەس زدەتر گوهداریە وێ چیرروکێ بکەم گەلێک سپاس بووتە دکتۆر عومەر نورەدینی چاودێری سیاسی و خەلکێ دەڤەرە ڕاپەرین جهێک و سەرهەڵدان جێ دەست پێکری تا هەر هەبی زۆر سپاس.